بەهۆی ئەو بارودۆخەی هەرێمی کوردستانی تێکەوتووە خێرخواز و خواپێداوان لە بەری حکوومەت هەز بە بەرپرسیارەتی دەکەن و هاوکاری هەژار و کەم دەرامەتان دەکەن بە بەخشینی بەشێک لە داهات و سامانەکانیان لەو سۆنگەیەوە بەوەی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە سەرباز کە خاوەنی کارگێکی نانی تیریە لە ناحیەی چوارقوڕنا خواردن و پێداویستی یەک مانگی پارشێوی کرێکارەکانی کە ژمارەیان 26 کرێکارە دابین دەکات و بەشێک لە قازانج و داهاتی مانگانەی دەبەخشێ با کرێکارەکانی سەرباز دەڵێت ئاینی پیرۆزی ئیسلام فێرمان دەکات ببەخشین و هەست بە بەرپرسیارەتی بکەین. ئاینی پیرۆزی ئیسلام هەانمان دەدا ببەخشین بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا و بە ڕاچاوکردنی بارودۆخی ژیانی هاوڵاتیان کە ئێستا هەرێمی کوردستان لە قەیراندایە و ماوەی 47 ڕۆژە موچەی نەداوە و ئێمە وەکو خاوەنکاری هەستمان بە بەرپرسیارەتی کرد هەستمان بە بەرپرسیارەتی کرد توانیمان بەشێک لە داهاتی خۆمان بەخشی بە کارمەندەکان و زایدەن پێداویستی خواردەمەنی پاشێومان بەخشیوە بە کارمەندەکانمان. مامۆستایەکی ئاینیش دەڵێ بەخشین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بە گرنگیەوە باسی لێوەکرا و بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا داواش لە خێرخواز و خواپێداوان دەکات ببەخشن و خێر و سەدەقە ئەنجام بدەن چونکە خێر و سەدەقە و هاوکاریکردنی هەژار و کەم دەرامەتان دەبێتە هۆی لادانی دەرد و نەخۆشی لەسەر وڵات و مسلمانان. بەخشین کارێکی گەورە و عیبادەتی گەورەیە کە ئینسانی مسلمان جێبەجێ دەکات بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆز کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ داو مەرزاکم بالصەدەقە واتە دەفەرمێ نەخۆشەکانتان چارەسەرکن بە سەدەقە واتە کاتێک کە ئینسان خێر و سەدەقە دەکات دەبێتە هۆکاری ئەوەی دوورکەوتنەوەی نەخۆشی دوورکەوتنەوەی بەڵاو موسیبەت. تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم موچەی مانگی یەکی ئەم ساڵی دابەش نەکردووە و فەرمانبەرانی زیاتر لە 50 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە دەگوترێت خێرخواز و خواپێداوان لە بری حکوومەت هەست بە بەرپرسیارەتی دەکەن و بەشێک لە داهات و سامانەکانیان دەبەخشن بە هەژار و کەم دەرامەتان بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. ڕێنازە سەلان کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری ڕاپەڕین.